وانەکانی پێشوو ئەو دووانەیە پێشوو لەبارەی تۆرە سروشتەکەەوە بوو. ئێستاش بەرەبەرە و تۆرە عەقڵیەکە دەڕۆین و لەناو تۆرە عەقڵیەکە ئایتر دەکرێت باسی ئایدیای نەتەوە بکەین لە فەلسەفەی ئەڵمانی. طبعا لە دەرەوەی فەلسەفەی ئەڵمانی من هیچ شتێکی ترم نەبینیوە کە فکرەی نەتەوە ینی تۆرزە کرابێ بە تۆر و بە شوێنیان ڕۆشتبن. فەڕەنسیەکان زیاتر ئەتیماد دەخەنە سەر تۆرە سروشتێکە، ئەنگلۆ سەکسۆن ئەتیمان دەخاتە سەر تۆرە دووستەیەکە، ئەوەی کە ئینسان وەکو مادەیەک دەبینێ. ئەوە تەمان هەندێکیان ڕەبتی بە ریشەی فەلسەفی خۆیانەوە هەیە. ئەگەر سێرکەین هەر لە ڕۆسۆوە هینەکان فەڕەنسیەکان باسی مەوزۆی سروشت و حاڵەتی سروشتی و شتانە دەکەن و هەر لەوێشەوە گرنگێکی زۆر بە سیستەمی کۆمەڵایەتی و مۆزۆی سیستەم دەدەن. لەو لاشەوە گەر سەری ئەنگلۆ سەکسۆنکەین هەر لە سەرەتای سەردانی فەلسەفەی ئەوروپیەوە ئەوانیش فەیلسوفەکانیان گرنگیان بەوە داوە کە چۆن مرۆڤ دروست دەکرێت و مرۆڤ شتێک کە دەکرێت ئێمە سیستەم لە ناویان دانێن و کۆنتۆڵی کرد. کە دێینە لای ئەڵمانەکان هەر لە سەرەتاوە بیرکردنەوەیان جیاواز بووە بەوەی کە پێیان وا بووە لە ناو خودی ئینسانە معرفەیە گەیە پێویستە زەمینەی بۆ ساز بکرێ بەوەی ئەو معرفەیە بێتە ئاراوە. طبعا ئەم فکرەیە ڕاستە یەکەم جار دیکار دەستی پێ دەکات کە فەڕەنسیە، بەڵام ئەم فکرەیە لای فەڕەنسیەکان خۆیان فکرەیەکی مەقبول نییە. دواتر ئەم فکرەیە ئەڵمان تەبەنی دەکات. لایبنیتس یەکەم کەسە کە ئەم فکرەیە تەبەنی دەکات کە لە مناقەشەکەی لەگەڵ جۆن لۆکە. جۆن لۆک کتێبێکی هەیە تقریبا کتێبەکەی نەقدی دیکارتە، بەڵام ناوی دیکارتیش نایێنێ بەغێر باشە نەقدی دەکات. جۆن لۆکیش کتێبێکی هەیە، لایبنیتس کتێبێکی هەیە لەسەر جۆن لۆک ڕەدی جۆن لۆک دەکاتەوە، ڕەدی جۆن لۆک دەداتەوە لەوەی کە نەقدی دیکارتی کردووە لەو شوێنەوە کە وا سەیری ئینسانی کردووە کە لەناو ئینسانە بنەمای معرفە هەیە و لەناو ئینسانە معرفەیەکی پوخت و تەواو هەیە. ئینسان تەنها پێویستی بە زەمینیسازیە بۆەوەی ئەو معرفەیە بێتە ئاراوە. لە کتێبەکە لایبنیتس باسی ئەوە دەکا ئەم معرفەیە وەکو ئەو وایە کە پەیکەرتاشە دەچێت بەردێک دەدۆزێتەوە و ئەو پەیکەرەی کە دەیەوێ بە شوێنیان دەگەڕێ هەر لە ناو بەردەکە هەیە، بەڵام بەردەکە تەپوتۆزی گرتووە و دەمارەکانی بەردەکە و نەخشەین کردووە. هەر ئەوەندەی دەوێت کە تۆ چەکوشکاریەکی بکەیت تاوەکو ڕسمەکە خۆی کە لە ناو بەردەکە هەیە بێتە دەرێ پەیکەرەکە. ئەم بەم شێوەیە نەقدی جۆن لۆک دەکاوە. پێی وایە ئەزمون و تەجربە لە مۆزۆی معرفە ئەو هێزەیە کە ئەم پەیکەرە دەردێنێ لە بەردەکە لە کاتێکا پەیکەرەکە خۆی لە بەردەکە هەیە، بەڵام لێڵ و تەمومژاویە دەبێت پاک بکرێتەوە بەرەبەرە دەمارەکانی تەحدید بکرێن و تا سوورەکە نیشان دەدەن. لەبەرەوە کاتێک ئێمە باسی یعنی ئەم تەقسیماتی ئێستا من لێرە دەیکەم دەکرێت بۆ شتەکانی تریش دروست بێ، ینی بە نسبەت ئەو سێ تەیارە فەلسەفی کە هەرێکە لەو میلەتانە نوێنەرایەتی دەکات، فەڕەنسیەکان، ئەنگلۆ سەکسۆن لەگەڵ ئەڵمانەکان. وەلا ڕاستیشە فەلسەفە بە معنە ڕاستەقینەکەی لە لای ئەڵمانە، چونکە ئەڵمان بڕوای بە عەقڵ هەیە، بڕوای بەوە هەیە کە عەقڵی ئینسانی هەڵگری ئایدیاکانە و بامان شێوە کە لە یۆنانە فەلسەفە کاری لەسەر کردووە. بەڵام ئەگەر سەری ئەنگلۆ سەکسۆن بکەین زیاتر ئەگەر ڕیشەی بگەڕین بۆ لە ناو یۆنانە بۆی بگەڕین سۆفستایەکان دەدۆزینەوە کەوانی زۆر حسی بوون کە بڕوایان بەم دروستکردن و قەنەعات پێهێنان و ئەو شتانە هەبووە لای گۆرگیاس و لای ئەوانی کرد.
طبعا ئەم بیرکردنەوانە کە هەنم سێ بنەما جیاوازە کە هەر یەک لەم میلەتانە ڕەچاوی کردووە، هەر یەکان لە شوێنێکەوە سەیری کردووە. ئەم لۆچە قسوان بیرکردنەوەیەکی مادیە، یعنی هەموو شتێک وەکو مادەیەک دەبینێ بۆ دروستکردن. فەڕەنسیەکان بیرکردنەوەیان زیاتر سروشتیە، تەنانەت هەتا دەگاتە درێداش، یعنی درێدەم کە لە ناو سەقافەی فەڕەنسیا پەروەردە بۆ هەر خۆشی فەڕەنسی زمان بۆ ڕاستە جەزایریە، جوولەکەیەکی جەزایریە، بەڵام هەر بە جوولەکەکانی جەزایر بە فەڕەنسی قسەیان کردووە و فەڕەنسیەکان جیاوازە حتمەن لە فەڕەنسی ڕەسمی، بەڵام لە 90 ساڵیا و دەچێتە ئەوێ. ئەویش بە هەمان شێوە هەر لە ژێر کاریگەریە و فکرە فەڕەنسیایە لە مۆزوعی زمانە کە لە حەزە دەکەی سێر دەکەی کەسێکی فعلەن سروشخوازە هەمووش. و هەر لەوێشەوە ینی سەقافەی فەڕەنسی قبوڵی ئەم بیرمەندە دەکایەن، هەر میلەتێک ئەساسێکی هەیە بۆ ڕوانین بۆ شتەکان، ئەم ئەساسە وای لێ دەکا کە فکرەیە قبول کا یا قبول نەکە. جا لە وانەکانی پێشوە باسی تیۆرە سروشتیەکەمان کرد و باسی تیۆرە دروستەیەکەشمان کرد. ئەمڕۆ باسی ئیتر بەرەبەرە بەرەو تیۆرە عەقلیەکە دەڕۆین کە وەکووتمان ئامانجی کۆرسەکەیە، دەبایە ئەو دوو تیۆرەی تریش ڕۆشن بێتەوە تاوەکو بتوانین ئەم تیۆرە عەقلیە بە جوانی دەرک پێ بکەین. جا ئەوەی کە گرنگە لێرە من باسی کەم لە ڕێگەی ئەم تیۆرانەوە ئەوەیە ئەو سێ بنەمایەکە لەسەر ئەساسی بیر لە شتەکان کراوەتەوە، ڕەبتی بە جۆرێک لە حاجیاتی ئینسانیە، حاجات و پێویستیەکانی ئینسانەوە هەیە، بەپێی پێویستیەکانی ئینسان ئەو بنەمایەش گۆڕانی بەسەرادێت. فەرزەن ئەو میلەتەی کە بوونی خۆی لە ناو پێداویستیە مادیەکانە دەبینێتەوە، ئەوە حتمەن بیرکردنەوەشی بنەمایەکی مادی هەیە. ئەو میلەتەی کە بوونی خۆی لە ناو پێداویستیە سروشتەکانە دەبینێتەوە، حتمەن ئەمە بنەمای بیرکردنەوەکەشی سروشتیە. هەر ئەوەش ئەگەر ملاحەزەتان کردبێ ئەدەبیاتی فەڕەنسی ئەدەبیاتێکی زۆر تەرترە، ینی هێنترە تا ئەدەبیاتی تەنانەت بەریتانی و تا ئەدەبیاتی ئەڵمانیش لەلایەکەوە، ینی زۆر سروشتی ترە و ئەدەبیاتی فەڕەنسی زیاتر تەشەنە دەکا بەناو گیانە تا ئەدەبیاتی ئەڵمانی و ئەدەبیاتی ئینگلیزی. یعنی تەنانەت سەردەمێک لە شارا دێتە پێشەوە هەر سەردەمێکی تەواو ڕامبۆیە، ڕامبۆی شایەری فەڕەنسیە. وەک کوردیش لەلای خۆی وەر متاسیر بۆ بەو تەیارە لە شارنووسینە. تاوان ڕۆمانسێتی فەڕەنسی ڕۆمانسێتێکی سروشتیە، بەس ڕۆمانسێتی ئەڵمانی ڕۆمانسێتێکی سروشتی نییە، ڕۆمانسێتێکی ڕوحیە. ئەم دوو ڕۆمانسێتە تەواو جیاوازن. جا لێرەوە ئەمانە هەمووی بەرچاو ڕۆشنیە کە بۆەوەی بزانین چۆن بیر لە فکرەی نەتەوە کراوەتەوە. ئایا فکرەی نەتەوە چی دێنێتە پێشەوە؟ حتمەن ئەوەشی کە شوێنی پێداویستیە ڕوحی و عەقڵیەکانی دەکەوێت، بنەمای بیرکردنەوەکەشی بنەمایەکی ڕوحی و عەقلیە. و ئەڵمان لە هەموو میلەتەکانی تر ئەوروپیەکان زیاتر لە هەردوو تیارەکەی تر زیاتر ینی بەدەم پێداویستیەکانی عەقلیەوە چووە و پێداویستیەکانی عەقلی و ڕوحی لە سەروی پێداویستیەکانی ترەوە داناوە. و ئەمەش وای کردووە کە فەلسەفە بەمانە ڕاستەقینەکەی لە ئەڵمان لە لای ئەڵمان سەر هەڵبدا و پەرەبسێنێت. ئەمە تەبان هیگڵ لە کتێبەکەی خۆیان بە ئاماژەیەکی پێدەکات، باسی ئەوە دەکات کە چۆن فەلسەفە ناوەکەی بەکاردێنێ بۆ شتانێکە ئەسەن لە جێگەی خۆیان نیە ناوانە. ئەڵێ کۆمەڵە مجەلەد دەردەچن و گۆڤارانە باسی ئامێرەکان و ئامێرانەی کە دیعایە بۆ ئامێرەکان و هەندێک شتی لەو بابەتە ناویان ناوە گۆڤاری فەلسەفی. تەبان و کۆ سەردەمەی ئێمە کە ئێستا هەر شتێک بیەوێ ئەلاساس سەنگینی خۆی پیشاندا ناوێکی فەلسەفەی پێوە دەلکێنن بە ئەلاساس بەمە ئیتر سەنگی خۆی پێیا دەکا و فەلسەفیە.
يعني هرشي دبيني ناوي داو فلسفة طبعا مش لم ده صالي دوايا ونا بيشتر صفستين بو زياتر بشانو بالي صفستا هل داو كتاب لسرود نوسراكا صفستا كان زور گرنگن صفستا كان اوانين كباس كراون او تصوراتاني طبعا ما نهم الى درودن لرين دكري كشي اوي سيره اوي كهر بشانو بالي صفستا كان هل ددا دواتر بناوي فلسفه وخصدك يعني بمعنى قلت فلسفه هیچ ناوروکی کیمیا بکار دیانده تنها بۆ ڕازاندنەوە بۆ سەنگدان بە باسێک شتێک دیارە لەو فترەی گلیشە ئەوروپا ئاوا مامەڵەی لەگەڵ فەلسەفە کردو هەر لەبەرەوە لە کتێبەکەی ئاوەی کە لەبارەی مێژووی فەلسەفەوەیە دەڵێ باسی تایبەتمەندی ئەڵمان دەکا بە فەلسەفەوە و تایبەتمەندی ڕوحی ئەڵمان دەکا بە فەلسەفەوە کە فەلسەفەی ئەڵمانی فلسفة دبي ألمان بمسؤوليته هرسه لو هنا دري بينه لا لو وزدري بينه وفعلا هذا ألماني شو مدكات وتصورك يقل تواو لا من دروسته استا طبعا ألمان لح حاجات كسري فلسفة ألماني دكي باسي فلسفة ألماني دكم وباسي فكر دكم دي راقات لي لا حاجة روحي وعقلي كان خويا بیری کردوتەوە لەبەرەوەی ئەوەی کە عەقڵ و ڕوح پێویستێتی لای ئەوان لای مفەکرەکانیان باڵاتر بووە لە هەموو شتێکی تر جا ئەگەر لێرەوە سیرکەین سێر دەتوانین ئیتر چ ژیاریکەین ئەو تەسەورانەی بۆ ئەو کۆبوونەوە مرۆییە هەیە کە دەکرێت پێی بڵێین نەتەوە لای ئەنگلۆ سەکسۆن ئەوەی کە گروپە جیاوازەکان دەکاتەوە بە یەک و لە خێڵەوە دەیانبا بەرەو نەتەوە پێداویستیە مادیەکان لەلای بیرمەندە فەڕەنسیەکان پێداویستیە سروشتەکان ئەوەی کە لە وێنەکەی پێشوو باسم کرد ئەلێرەوە یەکتر گرنگ بە نەریت دەدرێت ئەو نەریتانەی کە هەن نەریتە جیاوازەکان لەوانەیە کەس بە قەدەر فەڕەنسیەکان قسەیان لەبارەی جیاوازیەوە نەکردبێت ئەمە ڕەبتی بەو مۆزوعەوە هەیە بەوەی کاوان لە سروشتەوە لەبارەی شتەکانەوە دەدوێنەوە وشمان سروشتی جیاوازی دروست دەکات بەڵام لە ڕاستیا و جیاوازی چ دۆڵۆز باسی کردووە چ درەداش باسی دەکات ئەگەر بە وردی لەگەڵ یا بڕۆی بە حکمی ئەوەی جۆرێک لە کاریگەربوونی ئەوان هەیە بە بنیادگەری وای کردووە کە بیرکردنەوەی ئەوان لە جیاوازی بیرکردنەوە نەبێت لە جیاوازی بیرکردنەوە بێت لە جیاکاری بەڵام ئینتلاقەکەیان ئینتلاقێکی سروشتیە مۆزوعی جیاوازیە دەبێتەوە لە سروشتەوە باسی ئەی کاتێک گەمە لە بنەما عەقڵیەکە دەمانەوێت بیر لە نەتەوە بکەینەوە فکرێنێتەوە ئەو کاتە نەتەوە دەبێتە کۆبوونەوەیەکی عەقڵی یعنی داوایەکی عەقڵیە کە ئەو گروپانە کۆ ببنەوە لە پێکاتەیەکی تری جیا لە پێکاتێکە ئەلێرەوە دەگەینە ئەوەی کە ئەوەی بناغەینەتەوەیە عەقڵە و ئەو کۆمەلگایە کە کۆمەلگایەکی نەتەوەیە کۆمەلگایەکی عەقڵیە و کاتێک فکرەی نەتەوە لێرەوە سێری دەکەین ئیتر نەتەوە بەڕاستی شتێکی ترە نە ئەوەیە کە دروست دەکرێت لە مرۆڤەکان و لە گروپە جیاجیەکان وە کولتورەکەیان هەڵ دەوەشێندێتەوە بەتاڵ دەکرێنەوە لە کولتورەکەیان و جارێکی تر دروست دەکرێنەوە ناو تەسەورە ڕەگەزیەیە کە بە شکڵێکی سروشتی و بە شکڵی بۆ ماوەی ئەو گروپە لە کۆمەلە گروپی جیاواز دروست دەبێ و کۆمەلە نەریتی باڵاتریان هەیە لە نەریتی خێڵ نە ئەمەیە ئەی چییە ئەمە مۆزوعینەتەوە ڕەبتی بە هوشیاری ملتێکەوە هەیە وشیارە ڕوحی کە لەناویا پێیا دەبێت وشیاری بە خۆی و بە بوونی عەقڵی خۆی و با ئایدیاکانی ناو عەقڵی خۆی کاتێکە لە قۆناغەکە ئەم وشیاریە پێیا دەبێت ئەو کاتە ئیتر بیر لەوە دەکرێتەوە جۆرێکی تر لە پەیوەندی مرۆیی بێتە ئاراوە کە لەسەر ئەساسی عەقڵ بێت ئەوە لێرەوە نەتەوە لەسەر ئەساسی عەقڵ فکرەکەی تیۆریزە دەکرێت کەواتە لێرەوە ئەوەی دەبێتە حاکم لە ناو نەتەوە ئیتر عەقڵە یا بە معنای هیگڵیەکەی ڕوحە
ئەوەی کە ئەڵمان ناوی ناوە ڕۆحینەتەوە. ئیترە لێرەوە بزانم شتەکان ڕوونن. ئێستا ئەوەی کە دەبێت باسی کەین بە وردی بچینە ناوی ئەم جۆرە عەقلیەیە و چۆن لەلایەن فەیلسوفانی ئەڵمانەوە کە بیرکردنەوەیان بە معنە ڕاستەقینەکەی عەقلانیە ئەمانە چۆن فکرینەتەوە لە ناو بیرکردنەوەی ئەمانە لە سەرەتاوە پەیا دەبێت و بەرەبەرە گەشە دەکاتە تا دەگاتە کەماڵی خۆی، هەتا وای لێ دێ کە ئێمە ئیتر بزانین بە تەواوەتی کۆمەلگای نەتەوەیی کامەیە. و حتمما ئەم فکرەیە بە قۆناغێکا دەڕوا لە ناو فکری بیرمەندانی ئەڵمانە بە حکمی ئەوەی هەمووی ئەوەی کە ئەوانی ئاراستە کردووە حاجە عەقلیەکەی ئەوان بۆ پێداویستی عەقلی ئەوان بیرکردنەوەی ئەوانی ئاراستە کردووە. لەبەرەوە سێر دەکەی کاتێک کە ئەمانە دەخوێنیتەوە و تاریخە دەخوێنیتەوە کە فکرینەتەوە تایە هەیە، دەبینی سەرەتا فکرەکە کەسێکی فەیلسوفێکی وەکو لایبنیتس وەکو فکرە تەرحی دەکا، بەڵام ئەم فکرە فکرەیەکی پەتیە، نازانین جارێت فکرەی چ کۆمەلگایەکە، کۆمەلگاکە ناوی چییە، بەڵام هەر فکرەی کۆمەلگایەکە و تەواو. تەنانەت کۆمەلگاش نییە فکرەکە زۆر پەتیترە لەوە. ئەو ناوی دەنێ مۆناد، کۆمەلگای مۆنادەکان، یعنی ئەوەی کە مۆنادەکان کۆ دەکاتەوە. مۆنادیش چییە؟ مۆناد وەکو وایە بڵێ گەردیلەی ڕۆحی، ئەو یەکەیە کە دابەش نابێ بۆ هیچ شتێک، ئەو یەکەیە کە خۆیەتی لە هەویایە لەگەڵ خۆیە. جا لێرەوە کتێبێکی ئەو بە ناوی مۆنادۆلۆجیا. لە مۆنادۆلۆجیا باسی جارێ مۆنادت بۆ دەکات کە مۆناد چییە بە کۆمەڵی ئەفکاری مجەڕەد کە تۆ لەبارەی ئەم مۆنادۆلۆجیا دەخوێنیتەوە هەست ناکەی، ئەسڵەن باسی کۆمەلگایەکی ئینسانی دەکا یا باسی ئینسان دەکا یا باسی شتێکی تر دەکا، هەست دەکەی باسی شتێکی غەریب دەکا، باسی شتێک دەکا ناوی ناوە مۆناد. تەبان کە دەیخوێنیتەوە تۆ تەنها شتانێک کۆمەڵێ خاصیت دەزانی لەبارەی مۆنادەوە، جگەل لەوەش پەیوەندی مۆنادەکانیش دەزانی، ئەو سیستەمەی کە پەیوەندی مۆنادەکان ڕێک دەخات. بەڵام مۆناد چییە؟ ئەو سیستەمەی پەیوەندیەکانیان ڕێک دەخات چییە؟ ئەوە جارێ تعریف نەکراوە. تەبان 100 ساڵی پێ دەچێت دوایەوە، سەدەیەک دوای سەدەیەک کانت دێت، لەبەرەوە ناڵێم لە هەمان منتەلەقەوە بیر دەکەنەوە، فۆرمی گزارشتەکەیان جیاوازە، شێوازی گزارشتەکەیان جیاوازە، بەڵام لە بنەما هەمان فکرە هەمویان گەیشتونەتە هەمان فکرە تەرحی دەکەن. یعنی کانت لە مۆزوعی میتافیزیکای ئەخلاقا ئەویش بەش لە بەشی دووەمی کتێبەکە، یعنی بەل لە بەشی دووەم بەشی یەکەمی ئەوەی کە کۆرسەکەمان لەسەر کرد، باسی مرۆڤێک دەکات کە چۆن ئەو ویستی چاکەیە دایبا بەڕێوە بەبێ ئەوەی هیچ کاریگەریەکی دەوروبەر لەسەری هەبێت. یعنی یەکەم جار باسی تاکە کەسی ئەخلاقیمان بۆ دەکات. دواتر لە بەشی دووەم کە بەداخەوە ینی هێشتا ئیمان نەکردووە، ئەگەر کاتێکە بوو ئەوەی لێرە لەم کۆرسا پەیوەست بە فکرێنێتەوە باسی دەکەین، ئەگەر گونجا لە کۆرسێکی تایبەت بۆ و بەشەی تریشی دەکەینەوە کە لەبارەی سیستەمی پەیوەندیەکانی تاکی ئەخلاقیە. ئەو تاکە بە سیستەمێک، ئەو تاکانە بە سیستەمێک لەناو سیستەمێکا کۆ دەبنەوە و سیستەمێک کۆیان دەکاتەوە، ئەو ناوی دەنێ ناوی نانێ کۆمەلگا، ناوی نانێ فلان، ناویتان ناشی ناوی کۆمەلگای ئەخلاقی، ناوی دەنێ کۆمەلگای ئامانجەکان. لەکوێوە ئەم مۆزوعی ئامانجاتوە؟ لەوەوە کە هەر یەکە لەوانەی کە لە ناو کۆمەلگایە لە خۆیان ئامانجە و هیچیشیان ئەویتریان ناکاتە وەسیلە. تەمان ئەم کۆمەلگای ئامانجەکان لەگەڵ ئەو کۆمەلگای مۆنادەکان کە دواتر لایبنیتس ناوی دەنێ مەملەکەتی خوا، ئەمە هەمان سیستەمیان هەیە کاتێ وردەبیتەوە بەبێ ئەوەی کانت لە لایبنیتسی وەرگرتووە. یعنی کانت کاتێک کە خۆی بیری کردوێتەوە بەو بیرکردنەوە عەقلیە گەیشتوێتەوە هەمان شت، بەڵام ئەم جارە ئەو کۆمەلگایی باسی دەکا تۆزە دیارە، ینی ناوێکی لێناوە کە کۆمەلگایەکی ئەخلاقیە، کۆمەڵە مرۆڤی تایە، ئەم مرۆڤانە بە پرۆسەیەکا ڕۆشتوون و وایان لێ هاتووە کە ببن بەو تاکە ئەخلاقیە، دواتریش لەناو کۆمەلگایەکە کۆ دەبنەوە کە کۆمەلگایەکی ئەخلاقیە. تەمانیش تاکو باسی
نەتەوە نەکراوە تا کانتیش هیچ تاکو نازاندێ یعنی ئەم کۆمەلگای نەتەوەیە هیچ تاکو فکرەکە نەگەیشتوێتە ئەوەی تەواو لە بدرەوشێتەوە دەرکەوێت کە ئەمەی باسی دەکەی چ ئەوەی لایبنیتس باسی دەکا مەملەکەتی خوا چ ئەوەی کانت باسی دەکا کۆمەلگای غایەتەکان ئەمە نەتەوەیە کۆمەلگایەکی نەتەوەیە لێکیا ئەمە وەکو نەتەوە دەدرکێندێەوە ئاشکرا دەکرێت لەلایەن تەلەبەکانی کانتەوە و دواتر لەلایەن ئەوانەوە کە پێیان دەوتێت ڕۆمانتیکە ئەڵمانەکان ینی فێختە و هێردەر و هیگڵ طبعا لای فێختە فکرەی نەتەوە بە تەواوەتی ئاشکرا دەبێت لە کتێبەکەی پەیامەکانی بۆ نەتەوەی ئەڵمان لە دوای فێختە ئینجا لە لای هیگڵ ئەم نەتەوەیە تەمان لای فێختە گرنگیدان بە دەوڵەت نییە گرنگیدان بە نەتەوەیە هیچ تاکو نەتەوە لە ناو دەوڵەتە یان هیچ تاکو نەتەوە تەواش کڵە مادیەکەی وەرنەگرتووە لە ناو فکرە کە دەگاتە هیگڵ ئینجا هیگڵ لە لای هیگڵ ئەم فکرەی نەتەوەیە کە ئیترم کۆمەلگایە نەتەوەیە دوای ئەوە کە کۆمەلگایەکی نەتەوەیە دەبێت شکڵە مادیەکەی خۆی بگرێ شکڵی مادی خۆشی لە چیا دەگرێت لە دەوڵەتە و دواتر لای هیگڵ دەوڵەتی نەتەوە بەمانە هیگڵیەکەی نەک بەمانە مۆدێرنەکەی باز دەکرێت و لای هیگڵ ئیتر فکرەی نەتەوە تەواو بەرجەستە دەبێت بە بەرجەستەبوونێکی عینی و مادی کاویش لە چایە لە دەوڵەتایە یعنی دەوڵەت مادی بوونەوەی فکرەی نەتەوەیە نەتەوە بە تەواوەتی تر لەویا لە ناو مادا فکرەی نەتەوە شێوە دەگرێت و ڕۆحی نەتەوە لە ناو ماداتەوە ئەو مادایە دەدرەوشێتەوە کە دەوڵەتی تر کە ژیانی مادی ئینسانەکان ڕێک دەخات ڕۆح دێت ئەو ژیانەش ڕێک دەخات خۆشی دەخاتە ناو ئەو ژیانەوە کەواتە لێرەوە ئەوە دەرک پێ دەکەن کە فکرەیەگەیە لە سەرەتاوە دێت ئەم فکرەیە ڕۆشن دەبێتەوە هەتا دەگاتەوە پەڕی درەوشانەوەی خۆی لە لای هیگڵ ئەمە بۆ تێگەیشتن لە ئایدیای نەتەوە لە فەلسەفەی ئەڵمانیا دەبێت چی بکەیت دەبێت هەر لە سەرەتاوە ئەم فکرەیە باسکەین هەتا دەگاتە ئەو پەڕی درەوشانەوەی خۆی ینی دەبێت لە لای بنیتزەوە باسکەین هەتا دەگەینە لای هیگڵ ئەی ئەمە چۆنە ئایا ئەمە چۆن دەتوانین دەرک بەمە بکەین ئەم فکرەیە چۆن دەتوانین بڵێنەوەی لای بنیتزە فکرەی نەتەوەی طبعا منەزێرەکانی ناسیۆنالیزم لەبەرەوەی بڕوایان وابوو کە نەتەوە فکرەی نەتەوە فکرەیەکی تازەیە لەگەڵ کۆمەلگای پیشەسازی دێتە ئاراوە پێشتر فکرەی نەتەوە نەبووە کەسێکی وەکووە بووە بزباوەم دەیەوێت ئەمە ساکاتەوە لە ڕێگەی وشەی نەتەوەەوە طبعا دەڵێ وشەی نێرشن بۆ کۆمەلە قوتابی بەکارهاتووە کە لە داخلیەکە ژیاون و یا بۆ خەڵکی بێگانە بەکارهاتووە لەبەرەوە فکرەی وشەی نەتەوە ئەوان لە وشەوە باسی مۆزوعەکە دەکەن وشەی نەتەوە پێشتر بوونی نەبووە لە زمانی ئینگلیزیە بەڵام ئەوانەی کە پێیان وایە فکرەی نەتەوە کۆنە ئەوانە دێن بە جۆرێکی تر باس دەکەن و کۆمەلە بەڵگە دێنەوە کە لە لای ئینگلیز 600 ساڵ لەوە بەریش فکرەی نەتەوە لە ناو تێکستەکان و لە ناو شتەکانیانە هەبووە ئەوان زیاتر بۆ ئەوەی بزانین نەتەوە لەکوێوە پێیا بووە بە شوێن وشەکە دەگەڕن وەتمۆلۆژیای وشەکە بەڵام شتێکی ئاوا لە مۆزۆی وشەکە دەرناکەوێت دەکرێت مۆزوعی نەتەوە وشە بەکارێنرابێ بەڵام بەبێەوەی فکرەی نەتەوەی وشیاری ئەم وشاری هەبوو بێت و فکرەی نەتەوە هەبوو بێت لەبەرەوە ئەوەی کە گرنگە ئێمە دەوێت بە شوێن ئایدیای نەتەوە بگەڕین فکرەی نەتەوە تەوان فکرەی نەتەوە کاتی خۆی کە خەریکی لێکۆڵنەوە بووم لە مۆزوع گەڕام بە شوێنم فکرە لەکوێ بێت ئەوەندەی لە کتێبەکانە دیارە و باس دەکرا ئەم فکرەیە لە دەگەڕێنرایەوە بۆ هێردەر و ئەو پەڕەکەی بۆ فێختە لە ڕاستە و لێکۆڵینەوەیەکم نەبینی کە بتوانێت ئەم ینی لەوانەیە هەبێ بەس من نەمبینی بێ بەس من لە ڕاستیان نەمبینیوە و لەوانەیە شتێکی غەریبیش بێت تۆ بڵێ فکرەی نەتەوە ئەوانەی کە ئاگاداری فەلسەفە و فەلسەفەی سیاسین دەزانن ئەم قسەیە لەوانەیە قسەیەکی زۆر
عجایب بە یەکێک بێ بڵێ فکرێنێتەوە ڕیشەکەی دەگەڕێتەوە بۆ لای بنیتز ئەمە شتێکە هەر وەکو بڵێ عەقڵ ڕێی تێ ناچێ ئەمە وا بێت بەڵام کاتێک کە ئێمە دەچین دراسەیەکی قوڵ دەکەین دەبینین سەرەتای فکرەکە ڕێک لە لای بنیتزەوە دەست پێ دەکات و لە مۆنادۆلۆجیاکەیەوە کە ئەسڵەن کتێبێکە کە دەیخوێنیتەوە دەڵێ فیزیایەکی وشک دەخوێنیتەوە ئەمە چۆن ساغ دەبێتەوە چۆن دەتوانین ساغی بکەینەوە تەوانەوەی ڕێگایی کە من گرتمە بەر بۆ دۆزینەوەی فکرێنەتەوە لە لای بنیتز بۆ یەکەم جار لە ڕووی مەنهەجیەوە هیگڵ کۆمەکێکی زۆری کردم لە مۆزوع یعنی هیگڵ کۆمەکی کردم لەوەی کە ئەوەی بۆ ڕۆشن کردمەوە کە فکرەیەک سەرەتا پەتیە وەسێ قۆناغەیە بۆ ئەوەی فکرێک ئایدیایەک پێ بگا لە ناو فکرە یەکەم جار پەتیە ئەسڵ نازانین چییە دوای ئەوە لە قۆناغێکی ترا بە شکڵێکی کولی دەردەکەوێ بەڵام هێشتاکو ئێمە بە تەواوەتی نازانین چییە لە قۆناغی سێمە اینجا و شتە خۆی ئاشکرا دەکات کە فکرەکە فکرەی چییە فەرزەن ئێمە دەڵێن ڕۆک کە دەڵێن ڕۆک کامەیە کام ڕۆکە دیار نییە یعنی شتەکە کولیە دیار نییە بەڵام کە لە ناو ڕۆکەکانە دەڵێن بۆ نمونە میوەکان ئەو کاتە چیمان کرد فکرەکەمان تۆزێ ڕۆشن کردەوە ئەی لە ناو ڕۆکەکانیشە ئەگەر لە ناو میوەکانە وتمان پرتەقاڵ ئەو کاتە بە تەواوەتی عینیمان کردوێتەوە وەیگڵ لە ڕێگەی ئەمەوە دەیوێت باسی ئەوە بکات کە فکرەش ئایدیاش ئاوایە یەکەم جار فکرەیەکی پەتیە دواتر بەرەبەرە شکڵێکی گشتی وەردەگرێت دواتر بە تەواوەتی عینی دەبێتەوە دەردەکەوێت ئەم پرۆسەی گەشەکردنەی فکرەیە ئایدیایە لە ناو عەقڵا و لە ناو بیرکردنەوە ئەم پرۆسە مێژوویە ئەگەر چاوی لێ بکەیت سەیریکەی بە وردی دەتوانیت دەرک بەوە بکەیت کە فکرەی نەتەوە سەرەتا لە دۆخە پەتیەکەیە لای لەکوێ بووە لە چ زەمانێکا سەری هەڵداوە دواتر لە قۆناغی لەو قۆناغاکە یعنی شکڵێکی گشتی وەردەگرێ لە لای کێیە ئەم شکڵە گشتیە فکرەکە و دواتر لای کێ بە تەواوەتی خۆی ئاشکرا دەکات وەک فکرەی نەتەوە ئەگەر بێت و ئێمە ئەو ڕەبتە دروستکەین و ئەو ڕەبتە بدۆزینەوە لە بینی مۆنادۆلۆجیای لای بنیتز و مەملەکەتی خوا کە باسی دەکات میتافیزیکای ئەخلاق و کۆمەلگای غایەتەکانی کانت لەگەڵ پەیامەکانی فێختە بۆ نەتەوەی ئەڵمان فکرێنەتەوە لەوێ دەردەکەوێت هێردەریش بەداخۆ من کتێبی هێردەر تەرجەمەی عەرەبی نەکرابوو من دەستم نەگەیشت بە هێردەر تاوەکو بزانمە و چی کردووە بەڵام هێردەر و فێختە تقریبا هی یەک سەردەمنووە لە لای ئەوان فکرەی نەتەوە دەردەکەوێت هیچ تاکو فکرەی دەوڵەت دەرنەکەوتووە و ڕۆمانتیکێتی ئەڵمانی بە هیگڵ کۆتایی پێدێ لە لای هیگڵ کەمە وەکو سیانەیە بووان فێختە و هێردەر و هیگڵ لە لای هیگڵ نەتەوە لە ناو دەوڵەتا دەبیندێتەوە فکرەکە تەواو بەرجەستە دەبێت بەپی ئەمە دەبێت بە شوێن فکرەکە بگەڕین هەر لە سەرەتاوە هەتا دەگاتە بەرجەستەبوونی تەواوی خۆی کەواتە دەبێت لە مۆنادەکانەوە دەست پێ بکەین بە مۆنادەکانی لای بنیتز دەست پێ بکەین ینی بە مەملەکەتی خوددا هەتا دەگاتە مەوزوعی دەوڵەت لای هیگڵ ئەو کاتە دەزانین ئەم فکرە کەی پێیا بۆ چۆن گەشەی کردووە تاوان لای بنیتز لەگەڵ ئەحمەدی خانیا کە لای ئەو فکرەی نەتەوە هەیە هاوسەردە من تقریبا 50 ساڵێکیان وابزانم لە نێوانە هەیە نێوانی هەردووکیان 50 ساڵ و ئەو مەموزینەکەی ئەحمەدی خانی لە ناو مەوزوعی فکراوە وەکو فکرێنەتەوە بە شتێکی سیر دەبیندێ لە ناو چۆن لەو سەردەما ئەم فکرەیە تەرخکراوە بەزە ئەو فکرەیە کە لەوێ بە ئاشکرا لە لای خانی باز دەکرێت
للاي لا بنيتز بشكلبتيكي لاي او هي والبشكلبتيكي دس بيدكاتا اللي هيقلاتوا برجسته دبي دمي استشتك امرون كما قناغانا ايدياكا چون دچين بشوينيا ورغاي چون بشوين ايدياكا چونه تا ايدياكا بربره وكو توي درختك ام تو وسرتا ديروني تو بربره اوي لناوياتي اشتاي دكاو لا حالتك تول بتي وناديار ودبيتا حالتك عيني وديار زاني ما چون منك تنبو دين مو بوي داتا بيشاوتان ام فكريه شو قناغي يكم كفكري بتيا لا يهقل دواتر طبعا فكري هنا بيروكي هم يجيرا قشيرا كاوي بشكلك قشتيش تكوازكا لقناغي سيامي شاف فكرك تو عيني دبيتو من بجوري كتير نشاني اوي ددم بوي لبيركن نوت انا رون بيتو توزم انك بابتك يكتوس قرصه چونك موضوع ديالكتيكا وموضوعك موضوع كيات بتيا باسي افكار دبي اما دلين سين زائد صاد يكسان بعين كدلين سين زائد صاد يكسان بعين شي مان لي دياره هيش مان لي دياره سين وصاد وعين وامانه نازانين شي دكري هش يقبل لبرو سين وصاد وعين شيني دياري كراوني اي شي دياري كراو ليره اوي كتنها نشان ما عنده ديال ليره يا ساكيه يعني اوي لمنا هي سين زائد صاد زائد سين زائد صاد يكسانه بعين اما تنها شي مان بيدله تنها يا ساكه مان بيدله تنها يا ساكه شتكا كايله يعني تنها فكره كي بتي مان هي اما وكو فكره بتيكا وايا قناغي بتيتي فكرك دواتر بابين بو قناغي دوم توزع عيني بكينو دلين شي دلين يك زائد دو يكسانه بس او كاتا سيستمك دياره بلام سيستمك عيني بوته ولا شيا لكومله جماره بلام كتو دلي سين زائد صاد يكسانه بعين يك زائد دو يكسانه بس دغريتو 5 زائد 5 يكسانه بده دغريتو هر جماره كوكيتو هر همو دغريتو دكريت سين او جماريان بي وصاد او بي نتيجه كشي او بي كعين اما تناشي معناه اما تنها ياساكي بوش ببي اشتكان بس ياساكا هيج ماده بيونيه غوشت بيونيه ياساكا ببي غوشتو اسقان ودواي او ام فكريه عندك غوشتو اسقان دغري دتواني لتشابي بيني لو كدلين يك زائد يك دكاتا دو او كاتا يك سين من تحديد كربيك يعني سين يكا صاد دوا عينيش سي ألي را فكرك چي دبي فكرك دردك بي لا جماركان دردكون بلام هيش تاكو هر فكرك تاو عينين يا بوشي چونك دلين يك چي زائد يك چي يكسانه بدو چي جماردن بو جماره بو جماردن اشتكا كواتش كمان جارنيه اما كدلين يك زائد يك يكسانه بدو دكري يك سو زائد دو سو يكسان بيه بس سو دكري دو يك بشر زائد دو بشر يكسان بيه بس بشر دكري سه دو مر زائد دو مر يكسان بيه بشوار كاتل ليره چی معنی دبي عيني تريب كين وديار تريب كين او كاتا ديار ترمان كر دلين سيويكو سيويك دكاتا سيويكو دوسيو دكاتا سيسيو كواتا تشيبو او ياسا بتيا هات لناو شيا برجستبو لناو امشتا جزئيا كسيويكو سيو دوسيو دكاتا سيسيو طبعا لقشك كردني فكريكا او فكري لهم قناغا كان هيا اوليه جايبي عليه لا ديالكتيكي يقلا او كان في دكريتو هل دقيرت او كان في دكريتو بجينا هابيت او هل دقيرت ودواتر او امن في دكاتو جاري كتب نفي دكريتو بلام نفي كراوكي دوم كسنتيتيزكيه هل قري همو اويا كبيشتريا هل قري
پەتیەکەیە ئەوەی کە پێشتر هەیە چییە؟ یاساکەیە. یاساکە لە ئەنتیتێزەکە هەیە، بەڵام ئەوەی نەفیکراوەتەوە چییە؟ سینوسادەکەیە کە نادیاری کراوە بەچی نەفیکراوەتەوە بە تەحدیدکردنی. هەر ئەوەیە لە لای هیگڵ هەموو تەحدیدکردنێت سەلبە، نەفیە، هەموو تەحدیدەک سەلبە. کاتێک کە ئێمە بە دەڵێن بە 1 و 2 بە ژمارەکان سینوسادەکە تەحدید دەکەن، ینی چیمان کرد؟ ینی نەفی سینوسادەکەمان کرد، بەڵام لە عینی کاتە سینوسادەکە هەر چوونەتە ناو ژمارەکانەوە. دواتریش کە دەین ئەم ژمارانە دەکەین بە سێ و دەکەین بە شتێکی دیاریکراوە پرتەقاڵ ئەشیا شتێگە شتێک لەو شتانە، ئەو کاتە یاسا کەش و ژمارەکانیش لەناو چیان؟ لەناو سێوەکان. ئەمانە سێوەکە ژمارەکان نەفی دەکاتەوە، بەڵام بە نەفیکردنەکەیان دەیان باتە ناو خۆیەوە، ڕایان دەکێشێت، ینی بزریان دەکات لە خۆیان. بەمە بە تەواوەتی ئەوەی کە نادیارە دەردەکەوێت و ئاشکرا دەبێت، ینی ڕازەکە بە تەواوەتی دەکرێتەوە. ئەم پرۆسەیەکی زیندووە، ینی ئەم فکرە کە دەڵێی فکرەی پەتی، ئەم فکرێکی کولیە لە ڕاستیە، ئەمە بە داماڵینی منطقی نییە، ئەمە جایە لەوە، ینی دووش دێ بۆتان جاکەم. یەکێکیان فکرەی من وای ناو لێ دەنێم، هەرچەند هیگڵ بە لەوێ حەسەبە و تەرجەمەی کە من بینیومە بە فکرەی پەتی ناوی دەبا، بەس ئەمە فکرەی هەمەکی کولیە. فکرەی کولی لەگەڵ فکرەی پەتی دەبێت لێکی جاکەینەوە. چۆن لێکی جا دەکەینەوە؟ تاوان هیگڵ لە شوێنەکە زۆر وەکو بڵێ نەقدی کان دەکات لەوێەوە کە هەموو احتیمالێکی لەسەر فەهمە، بەوەی تێبگەن لە کێوە کان هیگڵ نەقدی کان دەکات، دەبێت ئەم دووشتە لەلاتان ڕۆشن بێت. جیاوازی نێوان فکرەیە کە هەمەکیە لەگەڵ فکرەیەک کە پەتیە. فکرەی پەتی بەعەکسی فکرەی هەمەکیەوە، ئەوەی گۆشت و ئێسقان و شتە هەمووی لێ دەکەیتەوە، هەموو شتێکی لێ دەکەیتەوە، هەرچی توانی بمێنێتەوە بەخۆی بمێنێ، ئەوە دەبێتە فکرە پەتێکە. بۆ نمونە ڕوەکە فکرە پەتێکە، ئێمە پرتەقاڵ و میوە و ئەمانەی هەموو لێ دەکەینەوە، هەتا دەگەینە فکرە کولیەکە کە چیە؟ کە ڕوەکە و ئەمە تەنها شتێکە لە زەیمانە، ئەمە هیچ زیندویەتێکی تیان نیە، ئەمە بە داماڵین تۆ دروستی دەکەیت. ینی ئەمە بە لابردنی ئەوەی مادیە، داماڵینی ئەوەی مادیە دەست دەکەوێت. فەرزەن تۆ دەڵێ بوونەوەر فکرەیەکی لۆجیکیە، پەتیە، نەگەمەکیە، فکرەیەکی گشتیە، چونکە بوونەوەر تەحدید نەکراوە بە هیچ مادەیەک. بوونەوەر کە دواتر تەحدیدی دەکەی دەیتە لەسەرەوە بەرەو خواردەی، ئەو کاتە تەحدید دەبێت دەیدێ تا دێتە هەر شتێک ناوە شتێکەوە کە بوونەوە. دەڵێ مرۆڤ فکرێکی پەتیە، یان فکرە پەتیانە لای لە منطقی ڕستۆ باسمان کرد، ئەمانە جەوهرە، یان لەبەرەوەیە منطق من دەڵێم لە فەلسەفە جیاوازە. منطق دەگاتە فکرەی پەتی لە ڕێگەی داماڵینی مادەوە، بەڵام ڕێک بە پێچەوانەوە فکرەی هەمەکی ئایدیای هەمەکی لە ڕێگەی وەرگرتنی مادەوە خۆی ئاشکرا دەکا و بەشەکی دەکاتەوە. یعنی فکرەی هەمەکی وەکو تۆیەک وایە کە ئەم تۆوە شتێکی سادە و هیچی تیا دیار نییە، لە کاتێکە لەناو خۆیان یەک دنیا جیاوازی هەڵگرتووە. بەڵام ئەمە کاتێک کە مادە وەردەگرێ بەرەبەرە لە پەتێتەکەی دێتە دەرێ، ئەو کاتە بەرەو عینی بوونەوە دەچێت، ئەوەی لە هەناویایەتی دەیەنێتە دەرەوە ئاشکای دەدا. ئەم فکرەیە، ئەمە فکرەی هەمەکیە کە بەرەبەرە عینی دەبێتەوە و دێتەوە کار. یعنی بە معنایەکی تر ئەو قسەیە زۆر پێچەوان، ینی پێچەوانەیە کە لە بەرامبەر هیگڵا دەکرێت على ئاساس مارکس دەڵێ ئێمە هیگڵمان خستووەتە لەسەر سەر بوو، ئێمە خستمانە سەر قاج على ئاساس ڕەبتی بە واقع و بە بەوانەوە نییە و هەرتەنا خەیاڵاتە. بەعکسەوە کامەڵترین گەشەکردنی فکرە لە لای ینی حەقیقیترین ئەو کاتە چ کاتێک فکرەیەک حەقیقیە، ئەو کاتێک کە تەواو عینی بووەتەوە بەرجەستە بوو. ئەگەر فکرەیەک عینی نەبێتەوە هەر لە ئەسڵا عەقلانی نییە، چونکە لای هیگڵ ئەوەی لە عەقلا نەبێ ناتوانێت عینی ببێتەوە.
بۆچی چونکە زیندوونیە ناتوانێت مادە وەرگێ ناتوانێت گەشە بکە ناتوانێت بکەوێتە ناو پرۆسە زیندبووەوە کە هەیە. ئێستا وابزانم زۆر زۆر ڕۆشنە لە ڕێگەی نمونانەوە شتەکان ڕۆشن بوونەوە لەبەرەوە فکرەی کولی کە لێرە ئێمە باسی نەتەوە دەکەین باسی نەتەوە دەکەین وەک فکرەیەکی کولی هەمەکی نەک وەکو فکرەیەکی پەتی ئەو دوانە لە یەکجاکەنەوە ئەوەی هەمەکیە بێنە پێش چاوتان وەکو تۆوێکە کە پەتیە جارێ هیچی تیا دیار نییە دەبێ مادە وەرگێ لە مادەکە خۆی بەرجەستەکە تا عینی دەبێتەوە ئەو ڕازانەی ئەو نێنیانەی کە هەیەی ئاشکای دەکات لە یاساکە شابینیمان لە سین و ساد و عینەکە ئەمە تەنها یاساکە هەیە هیچ مادەیەکی پێوە نییە سین و ساد و ئەمانە هەموو شتێک دەگرنەوە یانی شتێکی دیاریکراومان نییە ئەمە تەنها یاساکەیە دوای یاساکە بەرجەستە دەبێت لە ژمارەکانە ئەمە لێرە دەکرێت بە ئەنتیتێز ناوی بەرین بە مانا دیالێکتیکەکە یەگەڵ دواتر کاتێک کە دەبێت بە شتەکان دەبێتە سەنتی تێزە و کاتە ئەوەی کە هەیە لە هەناویا بە تەواوەتی دێتە دەرێەوە ئەوەش کە گشتی هەڵی دەبژێت و تحدیدی دەکات هەڵی دەمژێت و لە جێگەی ئەوە چی دەکات خۆی کولی دەکاتەوە چونکە ئەلێرا جۆرێک لە دیالێکتیک دروست دەبێت لە بینی ئەوەی جوزیە و ئەوەی کولیە ئەوەی جوزیە ئەوەی کولیە ڕای دەکێشەوە بچووکی دەکاتەوە خۆی تا دەدەخات ئەلێرەوە ئەوەی کولیە دێتە ناو ئەوەی کە جوزئیە ئێستا وابزانم گەشەکردنی فکرەکە چۆن گەشە دەکاتە تەور دەکات ڕۆشن بوویەوە جاد ئەوەی کە ئێستا ئێمە بە شوێنیان دەڕۆین ئەوەیە فکرەی نەتەوەیە کەمجار لە ئاستە هەمەکیەکەیە چۆنە کە تەنها یاساکانە و دوای ئەوەی یاساکان دەبن بە بەرجەستەبوونێک وەکو ژمارەکان ئەوە چی لێ دێ فکرەی نەتەوە ئەی دواتر کە دەبێت بەنەتەوە هەر خۆی دیاری دەکرێت وەکو کۆمەلگایەکی دیاریکراو چۆن ژمارەکان وەکو شتێکی دیاریکراو شتەکە دیاری دەکەن ئەو کاتە فکرەکەش دەبێت بەنەتەوە ئەمەیان لەکوێ هەیە و چۆنە تاوان کە فکرەی نەتەوە پەیابوو فکرەی نەتەوە بەردەستەبوونی لە ناو دەوڵەتیشە پەیا دەبێت کە دوا قۆناغی پەرەسەندنی فکرەکەیە تاوان ئەم فکرەیە لە ناو عەقڵا پەرەسەندووە لە ناو واقعە هیچ تاپۆ ئەم فکرەیە لە ناو واقعە نەکەوتوەتە ناو سەرپێ گەشەکردنی خۆی ینی سەرپێ و نەکەوتوەتە ئەو شوێنەی کە ئەم فکرەیە بڕوێت و ئەو جۆرە لە نەتەوە بێتە ئاراوە کە هیگڵ باسی دەکات لەبەرەوە لە ناو دنیا بگەڕی بۆ نەتەوەیەکی ئاوا لە ئێستا ئەوە دەستمان ناکەوێت بەڵام ئەو نەتەوەیە ئیمکانێکە لە ناو ئینسانە هەیە و ئینسان ڕوحی کۆمەکی دەکا بۆ دامەزرانی شتێکی ئەوە بۆچی چونکە ئیمکانیاتەکەی پێدەدات و ئەمە ئیمکانیەتێکە لە ناو ئینسانە هەیە بۆ بیناکردنی ئەو کۆمەلگا نەتەوەیەوە بۆ بیناکردنی ئەو نەتەوەیە جگە لەوەی کار ڕوحی کۆمەکی دەکا سروشتیشی کۆمەکی دەکا و ژیانە دەرێ مادیەکەشی کۆمەکی دەکا لەبەرەوە هەموو کۆمەک و ئیمکانیەتێک بۆ ئەوەی ئەم کۆمەلگانەتەوەیە بێتە ئاراوە لە ڕاستیە لە بەردەستی ئینسانەیە بەس ئایا ئینسان دەچێت بەدەم ئەمەوە ئایا چووە ئایا لە قۆناغێکە فعلەن ئەم نەتەوەیە هاتووەتە سەر ئەرزی واقع ئەمە کۆمەڵە پرسیارن کە لە دوای ڕۆشنبوونەوەی فکرەکە دەتوانین وەڵامیان بدەین